کاروان ئەی کە وەشش گن و ئەی کە نازارنە نەمامە تفەکی سەیبان و کێڵیۆ ڕێخە و ساق وارنە ئەی کە وەشش گن و ئەی کە نازارنە نەمامە تفەکی سەیبان و کێڵیۆ ڕێخە و ساق وارنە سەرتۆپەنە و پۆپە و وەشدوختیۆ دیارنە سەرتۆپەنە و پۆپە و وەشدوختیۆ دیارنە vilە سووری دەم و شۆشنە و بەنگایۆ گۆشەکیارنە دەردەی بێدەوانە و یەکجار هەوگارنە پەروەریا و ئاوەزئێ ساحری سیاسی گێڵنۆش بازارنە ساحرە سیاسی گێڵنۆش بازارنە تاریف مەکریۆ چن گولە و نابارنە دڕەیجە سوحبەت و شەماڵ و ولێنە بیاون و کاردارنە بیاون و کاردارنە ئەی کە دەردەنە و ئەی کە دژوارنە خوگرتە بە تافی دیل و سارایی بۆ چار نەبۆش چارنە دیل و سارایی بۆ چار نەبۆش چارنە سیا نەڕێزۆ دەست کەچی ڕۆزگارنە ناحەزی ناسکی پێسە شێعرێ وەشا نەچەم چوون خارنە نەچەم چوون خارنە دڵنیا بە ئی دەردێ ملۆچی ڤیارنە دڵنیا بە ئی دەردێ ملۆچی ڤیارنە بڵیەها چوون وێرۆ کاروان و زانستی مانگ و هەسارنە بڵیەها چوون وێرۆ کاروان و زانستی مانگ و هەسارنە پێشکەشتە سیامەند هەڵامی ڕۆحۆت و 6 و 2015 مەندی بەوش